گەڕی یەکەمی دانوستانەکان لەسەر دەستپێشخەریەکەی بارزانی کۆتایی هات بەشێک لە لایەنەکان ئەم خولە بە زەمینە خۆشکەری گفتوگۆ و توانەوەی بەسەڵێکی نێوان لایەنە سیاسیەکان دەزانن هاوکات هاوڵاتیانیش چاوەڕێی هەنگاوی دووەمی ئەو دەستپێشخەریان کە پارتی پەیامەکەی بارزانی تێدا بکاتە کردار ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش ڕای دەگەێنێت. پێویستە لایەنەکان لەسەر میکانیزمی گۆڕینی سێسەرۆکایەتیەکە پێک بێن. خاڵەکانی ئەو یاخود ناوەڕۆکی ئەو دەستپێشکاریە پێویستی بە هەڵوەشاندنەوەی سێ دامەزراوەی سەرەکیە لە هەرێمی کوردستان و ورتر هەڵوەشاندنەوەی سەرۆکایەتی ئەو سێ دامەزراوەیە و پاشان پێویستی بەوە کات کە سەر لە نوێ هەر سێکی دروست بکرێتەوە بنیاد بنێڕێتەوە و ئەمە بەدڵنیایەوە پێویست بەوە کەتکەلانەکان میکانیزمی بۆ دابنێن لە چیەوە دەست پێ بکرێت چۆن کاری بۆ بکرێت و چۆن هاوسەنجیەک دروست بکرێت لە شێوەی کارکردن. ڕۆژی 19 مانگی ڕابردوو دوای ساڵێک و 2 مانگ لە پچڕانی پەیوەندی نێوانیان پارتی دیموکرات سەردانی بزوتنەوەی گۆڕانی کردو لە کەشێکی بەفراوی ساردا بەسەڵێکی نێوانیان توایەوە لەبارەی میکانیزمی باکرداریکردنی پەیامەکەی بارزانی بۆ گۆڕینی سێسەرۆکایەتیەکە. محەممەد تۆفیق ڕەحیم بەرپرسی ژووری پەیوەندیە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان بە پەیامی ڕاگەیاند پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە پاشان بە ڕێکاری یاسایی گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتدا بکرێت هاوکات بۆ بەکرداریکردنی پەیامەکەی بارزانی. یەکگرتووی ئیسلامیش پێی وایە دەبێت گۆڕانکاریەکان لە بەرزانیەوە دەست پێ بکەن و لایەنەکانی تریش لە کۆبوونەوەیکی پێنجقۆڵیدا لەو بارەیەوە ڕێکەوتنی سیاسی ئەنجام بدەن. دواتر یەکەم شت کە بوویە هۆی ئەم ئاڵۆزیە پرسی سەرۆکایەتی هەرێم بوو و هەربێت لەوێشەوە بکرێتەوە. ئەگەر لەوێەوە دەست پێ کراوە پرسی سەرۆکایەتی هەرێم ئیتفاقی لەسەر کرا بە هەر شێوازە لە شێوازەکان ئەو کاتە پرسی گە بەگەڕخستنەوەی پەرلەمان و میکانیزمی بەگەڕخستنەوەکەشی لەسەر ڕێبکەون. ئەم دوو هەنگاوە هەنگاوی سەرەتا و گرنگ و دەستپێکردنەوەیە. هەرچی دەستکاریکردنی حکوومەتە ڕەنگە بکرێ وەختێکی تریشی بدەیتێ بۆ ئەوەی لایەنەکان زۆرتر تاوتوێکردن و مشاوەرەی یەکتری بکەن و ئاڵ. بەپێی زانیاریەکان لەبارەی سەردانەکەیانەوە وەفدەکەی پارتی راپۆرتی خۆی داوەتە بارزانی بەڵام لە دوای تەواوبوونی گەڕیەکەمی دانوستانەکان پارتی لایەنەکانی بۆ گەڕێکی دیکەی دانوستانەکان ئاگادار نەکردوێتەوە. هەر بەو هۆیشەوە تا ئێستا لایەنەکان بۆیان ڕوون نەبووەتەوە بە چه میکانیزمێک پەیامەکەی بارزانی دەکرێتە کردار. مانگی ئەیلولی ئەمساڵ کۆتایی بە وادەی یاسایی هەریەکە لە حکوومەت و پەرلەمان دێت بۆ ئەو مەبەستەر باس و خواسی هەڵبژاردن دێتە ئاراوە. کەمی ئەو ماوەیەش وای کردووە کە بە گومانەوە بڕوانێتە دەستپێشخەریەکەی بارزانی و وەک بەشێک لە چاودێران دەڵێن پەیامەکەی بارزانی تەنها مەبەستلەی کاتبەڕێکردنە تا هەڵبژاردن ئەگەر نا پارتی تەنها بۆ 9 مانگ گۆڕانکاری لە هەریەکە لە سەرۆکایەتیەکانی هەرێم و حکوومەت و پەرلەماندا ناکات. ئیحسان سابیر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.